جوار بەجێ راوس هەموو ئەفریقای بۆ مۆبایل ناکە لە یادی یەکی ئایار یادێک بۆ هەمیشە زیندوو کرێکاران و پیشەوەرانی خۆشەویست ئەی ئەوانەی بوونەتە خۆشببختی هەموو دنیا دروست دەکەن کەچی لە زۆربیان بێبەشن لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ 133 ساڵ تێدەپەڕێت بە سەرمانگرتنی کرێکارانی شیکاگۆی ئەمریکا کە لە پێناو کەمکردنەوەی سعاتی کارکردن بۆ زیادکردنی کرێی مانگرتن مانیان کرد دەسەڵاتی سەرمایەداری ئەم وڵاتە بە گولە وڵامیان دانەوە و چەندین کرێکاریان لێ شەهید کردن و چوار کرێکار لەمانەدا شەهید نەو ڕۆژەدا یەکی ئایار بۆ ڕۆژی قوربانی و هاو خەباتی و هاوسۆزی لە پێناو برنە پێشی داخوازەکانی کرێکاران یەک با بەیەکەوە هەمومان هاوکاری یەک بین بۆ وەرگرتنی مافەکانمان دوو با مافی کار و گرێبەستی کار چالاک بکرێت سێ دەرکردنی یاسایەکی چالاک و هاوچەرخ چوار بیمەی تەندروستی و سەلامەتی کار بۆ کرێکاران و چاودێری بکرێت پێنج یاسای خانشینی هەموو کرێکارانی بگرێتەوە بێ جیاوازی کرێکاران و پیشەوەران با دەسەڵاتدارانی خەوتوو لە بەرامبەردا مافەکانمان ویژدانیان بێتە هەژان و حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان و لایەنی پەیوەندیدارەکان بێن بۆ دڵۆپەیەک ئاوی تواوە و بەناخی زەویدا سەرکەوێ مافی بێتە دی مافی ڕەوایی گەلی مافی یەکی ئایر پیرۆز بێت دەستان خۆزۆسپان بڵێ ئێمە وەکو کۆمەڵێک وەستا و کرێکاری هەرێمی کوردستان بێلایەن ئەمڕۆ ئامادە بوون گربنەوەیەک ساز بکەین لە پێناو داواکردنی ئەم مافی کرێکاران دیاتنی مافی کرێکاران کە کرێکاران هەرێمی کوردستان بەرەکارێک ناوان دەڕۆن سەرەوە لە هەرێمی کوردستان ئەمە بۆتە یادەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوو چەندین کۆمپانیای تورکی هێناوەتە هەرێمی کوردستان لێستا لێرەدا کرێکارانی تورک ڕۆژانەیان 6 دلارە کرێکاری خۆماڵی ڕۆژانە 20,000 دیارە بۆیە هەرچی کۆمپانیا هەیە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێتن کار دەکات بۆ هەرێمی کوردستان ئەم کۆمپانیانە بە کرێکاری خۆماڵی بەکاربینن هیچیان ئیش بە کرێکاری خۆماڵی ناکەن 6 دلار دەدەن یەک کرێکاری بیانی هوتێلیان بۆ دابین دەکەن خواردنیان بۆ دابین دەکەن کەچی کرێکاری ئێمە مافیان خوراوە ئێمە کاتێک کرێکارێک دەبێتە قوربانی کار دەستی دەشتێ قاچی دەشتێ پشتی دەشتێتن ئەکەوێتن ناهاوکاریەک دەکرێن نە چاودێر دەکرێت ڕێکخراوی ئێمە کرێکاری سندیکای کرێکارانی هەرێمی کوردستان هەیە سندیکایەکی حزبیە چەند لە چەند حزبێک پێکاتوە هاوکاری هیچ کرێکارێک ناکاتن و ئاگا لە هیچ کرێکارێک نێ بۆتە پردێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر گەندەڵیەکان زیاتر ئیتیمام بەوە دەدەن کە کرێکاری بیانی دەهین هەرێمی کوردستان ئێمە داوامان وایە چیتر کرێکارانی بیانی ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن یاخود ئەگەر دێن بۆ کوردستاندا پێوەرێکە بێتن بۆی ئەو کرێکارانە بە پێوە داخلی هەرێمی کوردستان بن بە یاسا و ڕێساکەن داخلی هەرێمی کوردستان بن لە قۆڕا داخل نەبن زۆر سپاس بێەوە